خۆشەویستان سڵاتان لێبێ و ئەم کاتەتان باش من لە سیتی سینەمام لە شاری سلێمانی ئەمڕۆ فیلمێکی تری سینەمایی لە شاری سلێمانی نمایشکرا فیلمی شین لە دەرهێنانی محەممەد مستەفا و بە بەشداری ژمارەیەک لە ئاکتەر بەتواناکانی شاری سلێمانی دە ڕۆژانی 21 و ڕۆژانی دوایی لە سیتی سینەما لە شاری سلێمانی نمایشەکرێ ئەتوانن بینەری ئەم فیلمە بن قسە و باسی زیاتر دەربارەی فیلمەکە و ناوەڕۆکی فیلمەکە و چۆنیەتی بەرهێنانی فیلمەکەکەم لەگەڵ بەشێک لە ستافی فیلمی شین کە ئەوانیش زۆر بەڕێزان محەممەد مستەفا کە دەرهێنەری فیلمی شینە و هەروەها کارۆ سەوز و ڕووبار خاریلد کە دوان لە ئاکتەرانی بەشداربووی فیلمی شینن. بەخێر هاتن، بەخێر بێن سەرچاو یاخوا بەخێر بێن، دەستان خۆش بێ. لە دەرهێنەری فیلمەکە و دەست پێکەم محەممەد بۆچی فیلمی شین؟ پێشەکی منەمێ زۆر زۆر سوپاسی دەستگای میدیای ڕوودا و دەستگای میدیای کورسات بکەم داوای لێبوردنەکەم بۆ ڕووماڵە جوانی ئەمڕۆ بۆیان کردین. زۆر زۆر سوپاسیانەکەم جێی دەستخۆشین و بەردەوام هاوکاری هونەرمەندانن، بەردەوام هاوکاری شە هونەریەکانن و ئەمە جێی دەستخۆشیە و بەردەوام سوپاسیانەکەین. و بۆ پرسیارەکەشت بۆچی فیلمی شین؟ فیلمی شین لە ژانری درامیە، بابەتێکی کۆمەڵایەتیە، بابەتەکە باز لە هەڵوەشانی خێزانەکات بەهۆی کۆمەڵێک ڕوودا و بابەتی سەردەمیانەی کە ئێستا لە ناو کۆمەڵگەی ئێمە، لە ناو شارەکانمانە، لە ناو ماڵەکانمانە، لە لای تاکەکانمان بەردەوام ڕوئەیات و هەیە و بابەتانە و بەو هۆیەوە یەک کۆمەڵ حەدەسی زۆر ناخۆشمان بینی و بیستووە و بەرمان کەوتووە و ئێمەش هونەریش بەڕاستی لە لای من ئیشی ئەوەیە کە ئەم ڕوودا و ئەم بابەتە کۆمەڵایەتیانە پیشانی خەڵک بینەوە و بە شێوازێکی تر پەیامێکی ترمان هەبێ بۆی خەڵک یەک تۆز واعی بکەینەوە، یەک تۆز وا بکەین کە دەستێکمان هەبێ لە تەوعیەکردن و لە شارستانێتیکردنی خەڵکەکانی خۆمانە. زۆر باشە، دەستەکان خۆش بێ. ئەچمە لای ڕووبارخان، تۆمان لە سەرشانۆ دیوە و من تۆم لە هەنێک بواری جیاوازە بینیوە. ئەم ئەزمونە چۆن بوو، چۆن بەشداریت کرد، چۆن بڕیارت یا کە ئەو کاراکتەرەی کە پێت سپێراوە لەم فیلمە بەرجەستەی بکەی؟ سەرەتا زۆر سوپاسی کەناڵی کورساتەکەم وەکو هەمەی هاوڕێم باسی کرد کە هەمیشە ماڵی هونەرمەندانە و پاڵپشتی هونەرمەندان بووە. دەستخۆشیتان لێ یەکەم و بە خێراتنتانەکەم. ڕاستی من یەکەم ئەزمونمە لە فیلمی سینەمایی بەشداری بکەم. پێشتر لەسەر شانۆ کارم کردووە، لە شۆرت فیلمم هەیە ئیشم کردووە، بەڵام وەکو فیلمی سینەمایی یەکەم ئەزمونمە. ئەزمونێکی قورس بوو، بەڵام زۆر شت فێر بووم لێوەی. هەڵبژاردننی کارکتەرەکەم کە هەمە قسەی لەگەڵا کردم بۆ کارکتەری شیرین، من کارکتەری شیرین بەرجەستاکەم لە فیلمی شینە. زۆر بەدڵم بوو کارکتەرەکە لەبەرەوەی باس لە ژنێکی بەهێزەکە، قووەتی ژن پیشانەیە، بۆیە من دایمە حەزم لەو جۆرە کارانەیە کە ژنتیایە بەهێزە. بۆیە کارکتەری شیرین زۆر لە کەسایەتی خۆمەوە نزیک بوو و کۆمەڵێک تەکنیکی ئەویست کە هەمە زۆر هاوکارم بوو لەوەیە. بەیەکەوە توانیمان بچینە قوڵایی کارکتەرەکە و کارکتەری شیرین بەرجەستە بکەم. زۆر باشە، بێگومان هەردووکتان ئەزمونی پێما بێ هەر سێکتان ئەزمونی شانۆشتان زۆرە، ئەزمونی شانۆتان زۆرترە و دوایی باسی ئەوە هاکەین. کارۆ، ئەمە چەندەم ئەزمونی سینەمایی تۆیە؟ وەکو سینەما و فیلمی درێژ من یەکەم ئەزمونمە. دراما و شۆرت فیلمم زۆرە، بەڵام وەکو سینەما ئەمە یەکەم ئەزمونمە. کاری شانۆی و کاری دراماشم هەیە، بەڵام وەکو ئەزمونی سینەمای یەکەم جار. ئەمە یەکەم جارتە. دەستەکانتان خۆش بێ. با بێ مولای تۆ باسی ئەوەت کرد کە فیلمەکە ڕۆ ئەچێتە ناو با بڵین کێشە کۆمەڵایەتیەکانەوە. هەستەکەن چەند ساڵێک بەر لە ئێستا کە فیلمێکی کوردی
بەرهەمەهێنرا جیاواز بوو ئێستا فیلمی کوردی خەریکە ئەچێتە قۆناغێکی ترەوە خەریکە بابەتەکان زیاتر بابەتی کۆمەڵایەتی ئەبن و ئەو بابەتانن کە زیاتر پەیوەستن بە کێشەکانی مرۆڤی کورد وایە؟ ڕاستەکەی بەڵێ ئەوەی کەم ئەم چەند هەوڵەی دراوە ئەم فیلمانەی کۆتاییمان لەو بابەتانن کە کۆمەلگا بەدەستێوان ناڵێنێ و ئەمە هەنگاوێکی زۆر زۆر ڕاست و ڕێکە بۆ ئەم سەرەتایەمان کە ئێمە من ڕاستی بڵین ئێمە لەم هەرێمی کوردستانە لەم بەشی باشوور ئێمە سەرەتای دروستبوونی فیلمی کوردی و ئەوەیە یعنی سینەمای کوردیە بۆیە من بە هەنگاوێکی زۆر باش ێزانم کە دەرهێنەرەکانمان سینارستەکانمان بیر لەوە بکەنەوە ئەو بابەتانە ئەمە ڕێی خۆمە بەڕاستی ئەو بابەتانە هەڵبژێرین کە لە کۆمەلگای خۆمانە تاکی خۆمان بەدەستێوان ناڵێنێ ئەمە چیمان بۆ دروستەکەوەمان بۆ دروستەکە کە بتوانن بینەر بێتە ناو هۆڵەکانی سینەماوە بۆ ئەوەی کە هاتە ناوهۆڵی سینەماوە سێری کرد بینی کە ئەو ڕووداوەی کە لە ناو فیلمەکەیە ڕۆیە بەشێکی خۆیتیایە ئەوە بەشێکی لەوانەیە خزمێکی لەوانەیە دراوسەیەکی لەوانەیە یعنی ئەو بابەتانە بێ کە ئێستا لە ناو کۆمەلگای کوردیا دروسە بێ و ڕوئەیە زۆر زۆر گرنگە ئیش لەسەرەوە بکرێ بۆ ئەوی بتوانین پیشەسازی سینەما دروستکەین چونکە بەڕاستی سینەما بە یعنی پرۆسێکی زۆر قورسە بە تەنیا بە هونەرمەند دروست نابێت و پێویستمان بە بینەرە و بینەریش کاتێکەیەتە ناو هۆڵێکی سینەما و پێویستە ئەو بابەتانە ببینێ کە خۆی تیابی ئیتر کاتی ئەوەشە کە دەست بخەینە سەربرینەکانمان و باز لەو بابەتانە بکەین کە پێشتر شەرممان لێ کردو یا خۆت نەمانویستوە بیان ڕاستی پێ بڵێم کوردستان خان لە هەموو دنیا سینەما بەم شێوازە دروست بووە یعنی بەو شێوازە دروستە بێت کە تۆ ئەتەوێ بینەرێک دروستکەی تۆ پێویستە بینەر دروستکەی بۆ سینەما ئەگەر ئەم هەنگاوە نەنین فیلمەکانمان تەنها بۆ فستیڤالات بێت تەنها بۆ ئەوە بێ کە بیبێنێت چەند فستیڤالێکە و نمایشی بکەین و خەڵاتێک بێنین یا نەیهێنین یا هەر چۆنێک بێت ئەمە فیلممان بۆ دروست ناکە ئەمە سینەمامان بۆ دروست ناکە بۆیە ئەمە پێویستمان بەوەیە ئیتر خەڵک چۆن بیری لێکاتەوە هونەرمەندەکانمان چۆن بیری لێکەنەوە بەڕێی من جارێ ئێمە پێویستمان بەوەیە فیلم بۆ خەڵکی دروستکەین با جارێ ئێمە هۆڵەکان پڕ بکەین لە بینەر دوای ئەوە ئیتر هەر ژانرێکتەوێ هەر شێوازێکتەوێ هەر شتێکتەوێ خۆی وردە کللتورەکە دروستە بێ ئەم کللتورەکە دروست بوو ئیتر تۆ چی پێشکەشەکەی بینەرەکەت لێت قبوڵەکە ئێستا دروست بووە هێشتا ماومانە بینەرمان هەیە بەڵام وەزع کۆمەڵایەتێکە وەزع مادیەکە هێشتا جێگیر نییە لەبەرەوە و بابەتەکانی فیلمەکانیشمان باسیم چەند فیلمە ناکەم بەڵام باسی شۆڕ فیلمەکانیشمانەکەم ئەو بابەتانە نین کە ڕەتی بە کۆمەلگاوە هەیە بۆ ئێمە ڕێی منەوەیە کە ئەبێ فیلمێک دروستکەین بۆ کۆمەلگا بۆ خەڵک بۆ بینەری ئاسایی کە بێن بیبینێن زۆر باشە ڕووبار ئەبواە لە پێشەوە بە متایجلەکانە زۆر جوانە پیرۆزت بێ باسی ئەوە کرد کە هەمیشە حەز بە و کارەکتەرانیان ئەو کارەکتەرانە سەرنجی تۆ ڕاکێشن کە بەهێزن ئێمە ئەتوانین کۆمەلگا ئاراستە بکەین لە ڕێگەی سینەماوە طبعا هەمیشە من دایمە مناقەشەی من لەگەڵ دەرهێنەرەکانە لەسەر ئەوەی کە زۆر سیناریۆ هاتۆتە بەردەستم زۆر شۆرت فیلم پێیان و چونکە ئیشیان لەگەڵا بکەم بەڵام بەتایبەت دراما کە هاتۆتە بەردەستم بەڕاستی حەزم لە کارکتەرەکان نەبووە هەمیشە ژنیان بە لاواز و بە زەعیف و بە وا پیشاناوە مەسەلەن دوو ژن دایمە دوو هەوێ شەڕیانە لەسەرەوەی ئەم چی هەیە بۆ ئەم نێبێ کێشەی زۆر بەسیط ئێمە کۆمەڵە ژنێکمان هەیە لە کوردستان لە جومگە زۆر حساسەکانی دەسەڵاتان بۆ ئیش لەسەر ئەمانە ناکرێت بۆ ئیش لەسەر ژنی بەهێز ناکرێت بۆ چیرۆکی جوان پیشانی دەرەوە ناین زۆر کێشەی کۆمەڵایەتیمان هەیە بۆ نمونە کندوتیژی هەیە کە ئەتوانرێ باسکرێ بۆیە من هەمیشە حەزم لەو کارکتەرانەیە کە بەهێزن و پەیامێکیان لە پشتەوەیە زۆر باش کارۆ هێڵی سەرەکی کارکتەرەکەی تۆ لەگەڵ کارکتەرەکانی ترە زیاتر بەرکێکەوی وڵای من ئەو کارکتەری من تقریبا بەر هەر 5 کارکتەرە ڕیسێکاکەیە تقریبا
بەڵام زیاتر بەر ڕووبارخان و هەڵوێست و کاک شەماڵەکەوێت ئەو پەیوەندیانی کە بەیەکەوە بەستوینێتەوانێت لە فیلمەکەیە زیاتر لەگەڵەوانە بەرکەوتن هەستەکەم ناتانەوێت باسی چیرۆکی فیلمەکە بکەن وەڵاهی بینەر خۆی بێت بیبینێ باشترە ئەنجا تر لەبەرەوەی ئیشەکە بەڕاستیشێکی زۆر تایبەتە زۆر باشە بەڵام ئەتوانین بزانین تەوەری سەرەکی فیلمەکە چییە باست لە هەندێک بابەت کرد کە لە ناو فیلمەکەیە هەیە بەڵێ ئەتوانین هەنێک سەر قەڵەم باس ناسینە ناو بابەتەوە تاوان بەم نیشنەوە جلەکانی جوانە زۆر ویستم بە هەمووتان بڵێم جلەکانتان زۆر جوانە و زۆر سەرنجی بمزانێ منیش جلی کوردیم لەبەرە کرد بەڕاستی چونکە هەمووتان لەسەر فەرشی سوور جلی کوردیتان لەبەرە بێگومانەوەڵاستمە حەزمان کرد تۆزێ جیاوازتر بێ دەستان خۆش بێت زۆر جیاواز زۆر جوانە زۆر زۆر سپاس بابەتەکانی ناو فیلمەکە و کوتم ئەو بابەتان کە لە ناو کۆمەلگا ڕوایە ئێمە ئەو یەکێک لە بابەتەکانمان باسکردنی قاچاخە ڕۆشتن و ناردنەدەرەوەی گەنجەکانمان بە قاچاق بۆ ئەوروپا بابەتێکی ترمان هەیە قاچاخی دەرمان و ئەو بابەتان هەیە و بابەتێکی ترمان هەیە کە کێشەی ململانەی خێزانیە و ژنومێردێک لێک جیابوونەتەوە بەوەی کۆمەڵێک کێشەوە یعنی کۆمەڵێک کچێکمان هەیە هەوڵی ئەوە ئەیات کە بچێتە ناو دنیای مۆدێل و دنیای پەبلیک فیگەر و ئەوانەوە بەڵامی تر دواتر بۆ کۆمەڵێک هۆکار ئەگەڕێتەوە ناچێتەوە دنیاەوە ئەمە بابەتەکانی ناو فیلمەکەیە تقریبان کە ڕووداوەکانی لەسەر بنیاد ناوە ستافی بەرەمهێنانی فیلمەکە هەمویان کوردن ئێمە ستافی لە سەدا 98 سافی بەرەمێنانی فیلمەکە کورد بوو ئەوەشمان کە لە دەرەوەی کوردستان هێناوە ئەو بابەتانم کە لێرە نیمانە بەڕاستی بۆیە هەوڵمانەوە کەسێک بینینە دەرەوە هیوادارم لە ساڵەکانی داهاتووتر ئەو پۆزیشنانەش بە کوردی خۆمان و بە گەنجەکانی خۆمان پڕ بکرێتەوە مەشتێکی زۆر باشە بێ بەڕاست زۆر باشە هەمیشە ئەوترێت شانۆکار دنیابینینی جیاوازە و ئەوەی کە شانۆی کردبێ ڕۆیای جیاوازە هەم بۆ شتەکان و هەم بۆ ژیان ئێوە هەرسێکتان سیان لە ئەکتەرە باشەکانن کە من هەمیشە بینەری کارەکانتانم و جێگەی شانازیشت بەڕاستی چۆن بڕیاری ئەوەتانیا کە لە شانۆوە هەنگاوێکی تر بدەن بەرەوە سینەما ئەوەی کە لە شانۆیان ناوترێ ئەتوانن لە ڕێگەی سینەماوە بیڵێنیان ئەمەش ئەزمونێکی ترەوە تانەوەی هەتان بێ ڕاستی ئەمە ئەوەی کاتوانی لە ناو فیلما بیڵێ توانی لە ناو شانۆ شابیڵێ یعنی هیچ جیاوازێک نبینمە لەوەی کە تۆ لە ڕێی شانۆیەکەوە بتوێ کۆمەڵی پەیام بگەێنیت نەتوانی لە فیلما بگەێنی یان بەعکسەوە هەردووکیان دوو دنیای زۆر جیاوازە زۆر خۆشن زۆر بەرکەوتنی زۆر تایبەتی تایە لەگەڵ بینەر لەگەڵ ئەکتەر لەگەڵ ستاف لەو دەسە جەمعیە چکە هەردووکیان ئیشێکی دەسە جەمع ئیشێکی کۆمەڵن بە کۆمەڵی شەکرێ دووشتی لە هەنێشتا زۆر نزیکن لە یەکەوە لە هەنێشتیشە زۆر زۆر جیاوازن چکە تۆ لە ناو فیلما تەعاملت لەگەڵ کۆمەڵێک بابەتی تەکنیکیایە یعنی ڕبەرکەوتن ڕاستە و خۆکەت لەگەڵ بینەر نییە لەسەر مەسرحێکەوە بینەر بەرامبەرێ بێ کە ئەوە چێژێکی زۆر خۆشیە کاتێکا چتە سەر مەسرح و بینەر بەرامبەرە بەڵام لە ناو فیلمیشە چاوی کامێرەکە بێ بە چاوی بینەر تۆ بێ وا بکەی ئەو شتە بە باشی بگەێنی بە بینەر وەی ترە هیوادارم ئێمەش لێرە توانی بێتمانەوە زۆر باشە ڕووبار بێگومان هەر ئەکتەرە و تەکنیکی تایبەتی خۆی هەیە کە وەکو فێڵ بەکارێنێ لە بینەرەکانی لەسەر شانۆ و لە سینەماش ئەو تەکنیکە هەمان تەکنیکە نەخێر هەمان تەکنیک نییە ئەو تەکنیکی چۆن ئەوە کەشفەکەیت ڕاستی ئێمە ڕاستە لە شانۆیە پرۆڤەیەکی زۆر باشەکەی ئەنجاتیتە سەر مەسرح و خۆتە دۆزیتەوە و کارکتەرەکەتە دۆزیتەوە لە سینەما تۆزێک کەمترە بەڵام هەمە ڕۆحی دەرێنین عینن یعنی هەر وەکو چۆن ئیشێکی مەسرحی بکەین ڕۆژانە ئێمە پرۆڤەمان هەبوو بۆمان نەبوو دواکەوین بۆمان نەبووە ئیلتیزام نەکەین ڕۆژانە پرۆڤەمان بۆ کردووە و کارکتەری خۆمان بە باشی هەستەکەم دۆزیوەتەوە ئەو تەکنیکانی کە لە شانۆیە بەکارێنی بۆ کامێرا تۆزێ جیاوازە وەکو یەک نییە فەرقی هەیە
کارۆ هەمان پرسیار کە لە حەمام کرد بۆ تۆش چێژی با بڵێن ئەگە پرسیارەکەوا لێ بکەم چێژی شانۆ زیاترەیان چێژی بەردەم کامێرە بەڕای من هەردووچی چێژی ینی هەرێکی چێژێکی هەیە بەڕاستی بەلای منوانە شانۆ چێژێکی تایبەتی خۆی هەیە و سینەماش چێژێکی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەوەی کە برادران باسییان کرد عین دوو تەکنیشی زۆر جیاوازە کامێرە زیاتر زۆر پەیوەستی بە لێنزی کامێرەکەوانێ و زیاتر ئیژە بێت لە دەموچاوا بکرێ تاکو عین تۆزێک خواردتیژ لای شانوانانە بەڵام لەسەر مەسرح زیاتر حوڕتری زیاتر جەستە و ئیشەکات لەبەرەوە هەردووچیان چێژی تایبەتی خۆیان هەیە ینی بەڕاستی من تا ئێستا بۆ مێگلا نەبووەوە کامیان زۆر چێژی زیاترە بۆ بێت لەبەرەوەی هەردووچیانم کردووە ینی دوای فیلمەکەی حەمەسام لە پرۆژەیەکی شانۆیان یعنی ئەم ئیشەی حەمەش دەردی ڕووباروتی تقریبا من بێ لە پرۆڤەکە 2 مانگونی بۆ 3 مان ئێمە پرۆڤەمان کردووە بۆ ئیشەکە تقریبا 2 ساڵ بۆ 2 ساڵ و نیوە بێ من لەگەڵ حەمەیە خەریکی ئەم پرۆژەین هەر لە نووسینەوە من ئاگام لێی بووە هەم لە ئیشکردنی ئەوەڵێوانێ من زۆربەی ئیشەکە ئاگام لێی بووە و بەڕاستی ینی زۆر هیلاک بووم بەدەستیانە و من تەمەنایەوەکەم بینەر بێت ئەو هیلاکی پێوە دیارەکە لە ئیشەکە بەڕاستی چکە ئێمە بودجەیەکی زۆر زەبەلا حیشمان لەبەر دەستان نەبوو کە بتوانین بەیسراحەتی خۆمان ئیشەکە بکەین زۆر باشە ئەبوو لە سەرەتاوە باسی ئەوە بکەم ئەم ئیشە چۆن لەدایک بوو و با بڵێن چێ سیناریۆی ئەم بەرهەمەیە ڕاستی ئەم فیلمە نزیکی 2 ساڵە بێ من من و هیوا محەممەد و کاکشوانکەریم پێکەوە ئەم سیناریۆیەمان نووسیوە بەڕاستی زۆر هەوڵمان ناوە زۆر یعنی لەدایکبوونی فیلمێک باوەڕ بێت لە لەدایکبوونی مناڵێک زۆر توریسترە لەم لێرە چونکە هیچ شتێک هاوکارە نییە لێرە بۆ ئیشکردن بە تایبەتی لە ڕووی هونەریەوە ئەگەر توی ئیشێکی هونەری بکەی هیچ شتێک هاوکار هیچ شتێک لەبەردەستان نییە وەکو خۆشمانەزانین سینەما وەکو شانۆ نییە هەرچەنە من بەڕێی من شانۆژە بێ بودجەی بۆ سەرفکرێ و پارێکی باشی بۆ سەرفکرێەوەی تر لەو چکە پارە سەرفکردنە بۆ شان و بینە دەرەوە بەڕاستی سینەما زۆر لەمە زیاتریەوێت و چونکە تۆ کاتێکیش لەگەڵ تەکنیکاکەی کاتێکیش لەگەڵ کامێرە ئەوانەیەکەی تۆ پێویستە بە بەو کامێرە هەیە بەو لایتە هەیە کە کوالەتیکی باشت باتێ لە ئاخیرا وێنەیەکی جوانت باتێ بۆی بینەر کە هاتە ناو سینەماکەەوە نەڵێ بۆچی ئاوایە ئەوە ئەمانە تۆزێک قورسن و پەیاکردنی پارەش بۆ ئەم بابەتە قورسەوە ینی ڕاستیت پێ بڵم بازرگانەکانمان خەڵکە سیاسەکەمان هێشتا بەر ئەوە نەکەوتون کە سینەما هێزێکی نەرمە تۆ ئەتوانیم هێزە نەرمە هەموو وڵاتەکانی دەوروبەرمان واتەوانی بەکاری بێن باوەڕ بێ هەموو وڵاتەکانی دەوروبەرمان بە دراما تورکیەکانەوە بە دراما ئێرانیەکانەوە بە فیلمەکانیانەوە هەمووی هێزێکی نەرمە ئەینێرن بۆ وڵاتەکانی دەوروبەریان بۆ وڵاتە دوورەکانیش بۆی بتوانن کللتوری خۆیان بابەتەکانی خۆیان ئەوەی کە ئەیانەوێ بیرکردنەوەی خەڵکی بگۆڕن ئەی خەنە ناو وڵاتەکانی ترە و بە نەرمی و بە جوانی گێنن بە خەڵکەکە و بەبێ ئەوەی تۆ شەڕ بکەی بەبێ ئەوەی ململانی سیاسی بکەی هیچت ناوێت ئەمە ئەبێ ئێمە پێی بگەین ئەمە ئەبێ ئێمە لی تێبگەین بۆی بتوانین هەست دەکەم دەرهێنەرەکان کە بابەتێکیان هەبێ یاخود سیناریۆیەکیان هەیە نازانن ڕووبکەنێکیۆ زۆر ئەوە مشکلەیە باوەڕ بێ من خۆم لەبەروی بەرەمێنەریە میشەم باوەڕ بێ کوردەخان یەک دنیا شوێن چوین بەڵام کەسی ئامادە نییە ئەنی نازانێت فیلم چی هەر نازانێت فیلم چییە زۆر لە بازرگانەکانمان کوردەخان باوەڕ بێ باوەڕ ناکەم ڕۆژێکاتبن بۆ سێری سینەما لێ هەر ڕۆژێک چوبن بۆ سێری فیلمێک هەر ڕۆژێک لە ڕۆژان فیلمێکیان بینی بێت ئەمانە کێشەیە باوەڕ بێت ئێدوایی چۆن ئەمە دروستەکەی لەگەڵا چۆن تێگەینی فیلمێک پێویستی بە پارێ و تۆ توانی لەم فیلمەیە تۆ بەڕاستی ئەتوانن پارەی پێپەیەکەنەوە ئەتوانن مارکێتین بۆ خۆیان بکەن لە ناو فیلمەکانە بێگومان هەر پێویستیان بەڕاستی هێشتا بازرگانەکانیشمان لەوە تێنەگەیشتون کە بەشێکی ئەو داهاتی ئەوان دەستیانەکەی ئێمەیە ئەوان لەسەر قوتی ئێمە ئەو شایان دروست کردەوە ئەبێ
بەشێکی بنەوە بەو لایەنە هوەری و کولتوریەی کە لە ناو شارەکەیە گوزارێت بەڵام هیچ دەوانە تێناگەن بەرداوای لە بردنەوە قسە زۆر باشە ڕووبار ئەوەندەی کە بینەری کارە سینەماییەکانی بە تایبەتی لەم ساڵاکە چەند فیلمێکی سینەمایی بەرەمهێنران بە تایبەتی قسەم لەسەر ڕۆڵی ژنە لە ناو سینەمای کوردیە چۆنەی بینیت؟ ڕاستی من دوایش باسم کرد وتم ئەو مشکلێم هەیە لەگەڵ کۆمەڵگەی کوردیە دایمە ژن زعیف پیشانێن چیرۆکی سەرکەوتنی ژنان ناگەڕنەوە کۆمەڵێک فلم هەبوو لەم دوایانەیە مثلەن لە بیدایەتە ژنەکە یعنی مشکلەی سیناریۆمان هەیە لە بیدایەتە ژنەکە زۆر بەقوت پیشانێن لە کۆتاییە نازانی ئەو ژنە بۆ هەبوو ئەسڵەن دەوری نامێنێ نازانی چی بوو بۆ هەبوو ئەی بۆ نەما ئەی نازانی مشکلەکەمان ئەوەیە سیناریۆی بەقوتمان نییە دوایش مۆزوعی ژن زۆر پاراوێز خراوە لێرە دەرهێنەری ژن دەرهێنەری ژن هەیە هەنگاوێکی باش چوونەتە پێشەوە ئێستا هەر هەفتەی ڕابردوو کۆمەڵێک ژنی باش خەڵاتگران کە دەرهێنەری کۆمەڵێک شۆرت فیلم بوون جێگەی خۆشحاڵیە بەڵام ئیتر لەو مەجالەیە تقریبن چەند ژنێک هەن کە بە پەنجەی دەسە ژمێرێ زۆر کەمن لە کورتە فیلمیان هەیە بەرهەمەکانیان دیارن بەڵام وەکو فیلمی درێژ و خۆی کێشەیەک هەیە هەمش باسی کرد مشکلەی ئێمە ئەوەیە ئێمە لە کوردستان کۆمەڵێک قەیرانی بەسەرا هاتووە کۆمەڵێک وەزعی ناخۆشی بەسەرا هاتووە ئەگینا ئەو خەونە گەورەی کە سینەماکاران هەیەە ئەو خەونە گەورەی کە هونەرمەندان هەیەە ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری ئیشی ئەوەیە ئەبێ پلانی باشتری هەبێ بۆ هونەرمەندان ئەبێ پلانی باشتری هەبێ بۆ دەرهێنەرەکان کە کۆمەڵێک قەزیەی زۆر مهممان هەیە ئێمە پەیامی زۆر باش هەیە کە هونەرمەندان بیگەێنن بە کۆمەلگا ئەبێ ئەوان هاوکار بن بەڵام ئەکتەری زۆر باش هەیە ئەکیت کەم تەرخەمن و پلانی باشیان نییە بۆ کۆمەڵێک کەس بە بەردەوامی بودجە هەیە بۆ کۆمەڵێکی تر نییە جیاوازی زۆر هەیە لە بینی دەرهێنەرەکانە و ئێستا هەنگاوێکی باش چۆتە پێشەوە کە کەرتی تایبەت هاتۆتە ناو بوارەکەەوە بەڵام ئەوەی کەرتی تایبەتەی کا بەز نییە هونەرمەندان خەونی زۆر گەورەتریان هەیە ئێمە خەونی زۆر گەورەمان هەیە بەڵام زۆر کەمیەتە دی لەبەر ئەوە کۆمەڵێک هەمە باسی ئەو کێشەی کرد کە ئەچی بۆ لای بازرگانەکانیش هەنێکیان هەن کە هاوکاری بەرهەمی هوەری ئەەکەن جێگەی دەستخۆشیە بەڵام هەنێکیشیان مەسەلەن ئەڵێ دوو ئیختیار تەخاتە بەردەم تۆ ئیحراجەبی یعنی ئەوەنە وەزعی کوردستان خراپە مەسەلەن پێتەڵێ کاک حەمە تۆ هاتووی بۆ لای من مەسەلەن داوای ئەو بودجەیە ئەەکەی لە من مەسەلەن ئەتەوێ هاوکاری تۆ بکەم یا هاوکاری نەخۆشێکی خەستەخانەی هیوا بکەم تۆش ئیحراجەبی یعنی مۆزوعەکە ئەوەیە شتێکی زۆر ناخۆش دەخاتە بەردەم هەردووکی زەڕورە هەردووکی پێویستە بکرێت بەڵام تا ئێستا زۆرێک لە بازرگانەکانی ئێمە نەهاتوونەتە پێشەوە بۆ ئەوەی کە بەرهەمی هوەری پێش بخەن و پاڵپشتیان بکەن بەداخەوە زۆر ڕاستە کارۆ بەم ئەزمونەی ئەمجارێت و لەگەڵ ئەم چەند فیلمەی کە لەم ساڵ بەرهەم هێنرا و بێگومان خۆتێکێک بووی لە بینەرەکانی چی بکرێت بۆ ئەوەی کە بینەر بهێنرێتە ناو با بڵێن سینەماکان وا لە بینەر بکرێت کە بلیت بکڕن و فیلم ببینن وڵاهی بەم فیلمەوەی ئێمە شەوانەیە لەم ساڵا خۆشبەختانەمە سێم فیلمی درێژە وەلو وەزعێکی زۆر خراپێ وەزعێکی یعنی بێپارەیەکی زۆر هەیە لە ناو ئەم شارە کوردیەکانە فیلمی سینەمایی پێویستی بە مارکتینێکی باش هەیە پێویستی بە ڕکلایمێکی باش هەیە ئەوە شەرەگەڕێتەوە بۆ بودجە هەبێ بودجەیەکە لەبەردەما بێ کە بتوانی پەخشیکی باشی فیلمەکە و بکەی بە ناو خەڵکە بۆیی بەرچاوی بکەوێ و بەرچاوڕوون بێت و بێت سی فیلمەکەوکە لە هەمان کاتە ئێمە یەک مشکلی تریشمان هەیە ئەسا مشکلەی خەڵک کە بەڕاستی ینی لە وەزعێکی باشانین ینی وەزعی ئابووری و دارە و ئەم شتانەیان باش نیە ینی ناتوانانی زۆر ینی
زەختیش بکەی کە خەڵکەکە بێ سا خەڵکەکە حوجەی ئەوەی بەدەسەوەی ئەڵە من ناتوانم ئەو بڕەپارێ بم بە و تکتە و بێمە ناو فیلمەکەشەوە و فیلمەکە سیرەکە جا بە تایبەتی ئەم ساڵی ژەمە سێم فیلمە و من هیوادارم یعنی بینەر بێت سەری ئەم فیلمە بکە و فیلمەکانی تریژ یعنی بۆی هەم پاوەرێک بێت هەم هێزێ بێ بۆ ئێمە بۆ ئیتر بەردەوام بینە زۆر ڕاستە حزوری هونەرمەندان و ئەدیبان و نووسەران بە تایبەتی لە سینەماکان چەندێک کاریگەری هەیە بە تایبەتی کە کاتێک با بڵێن قسە ئەکەن لەسەر فیلمەکە چەندێک ئەوان ئەتوانن یاخود ڕەئی ئەوان چەندێک ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر خەڵک بێگومان هونەرمەندان و ئەدیبان ڕێی کاریگەریەکی زۆر زۆر باشیان هەیە ئەگەر بێنە ناو فیلمەکانەوە ڕێی خۆیان بڵێن و قسەی خۆیان هەبێ بەڵام باوەڕ بێ کوردەکان ڕەئی بینەرێکی سادە کەیەتە دەرەوە بەو پەڕی ڕازگۆی بەو پەڕی سادەی ڕێی خۆیڵە لەسەر فیلمەکە زۆر زۆر گرنگە من ناڵێم بە بارتەقای ئەدیبان و هونەرمەندان گرنگە چکە هونەرمەندەکانمان بۆ خۆیان کۆمەڵێک خەڵکی تایبەتی خۆیان هەیە کە سریانەکەن کە گویان لێگرن کە ئەوە بێ و ئەمە شتێکی باشە بێ و هیوادارم ئەم نەوع کللتورە دروست بێت لە ناو هونەرمەندەکانمانە کە ئیتر ئەوەنە ئیشی یەکتر نەشکێنینەوە هەوڵ بین هاوکاری یەکتر بکەین چونکە ئێمە هەمومان لە ناو یاریەکەیان ئێمە هەمومان لە ناو بوارەکەیان قسە لەگەڵ لەسەر ئیشی کەسێکی ترەکەی ئەگەر بە خراپی قسەی لەسەرکەی بینەرێگە تۆرێنی دوایی بۆ فیلمەکەی خۆشنایە دوایی بۆ شانۆکەی خۆشنایە ئەمانە کێشن بەڕاستی من ناڵێم بە لەگەڵ خەڵکات درۆ بکەین من ناڵێم بە شتێکی ئێن بکەین بەڵام با ڕەخنەکانیشمان ئەگەر هەبێت ڕخنەیەکی تێکشکێنەر و وێرانکەر نەبێت هەوڵ بین وا بکەین جارێ وا بکەین ئێمە سەرەتامانە کوردەکان ئێمە هێشتا سەرەتامانە بوو سینەما و بۆ فیلم بۆیە پێویستمان بە هاوکاری هەموو شوێنێکەیە بۆی بتوانین فیلم دروستکەین زۆر ڕاستە چەندێک گرنگە لە دوای نمایشکردنی هەر فیلمێک کۆڕێکی ڕەخنەیی بگیرێت ئەوە پێشووتر لە شانۆیە هەیە لە شانۆیە هەبوو وا ئێستا نەماوە شتێک ناکرێ ڕاستیت پێ بڵێم زۆر زۆر گرنگە ئەم ئیشە بکرێ بۆی هەمومان لەناو ئەو کۆڕ ڕەخنەیە ڕووبەڕوو بتوانین قسە لەگەڵ یەکتر بکەین ئیتر لەم دی و لەو سوچ و پەناوشت قسە لەسەر یەک نەکەین و ئەمە شتێکی خراپە جوان نییە هیوادارم ئەوە بکرێ کە کۆڕێکی ڕەقنەی بکرێ هەموو ئەو فیلمانەی کە کراوە دانە بەدانە قسەی لەسەر بکرێ و ئیتر هەڵسەنگانی بۆ بکرێ بە پێی ئەم توانایی کە ئێستا خۆمان هەمانە زۆر باشە ئەکرێت بە بودجەیەکی کەم هەرچینەوە سەر بودجە ئەزانن بەس ئەکرێ بە بودجەیەکی کەم یان بە ئیمکانیەتێکی کەم کاری داهێنرانە لە سینەمایە بکرێت ناکرێت بۆ ناکرێت ئێمە ئەزمموی بۆ نمونە وڵاتانی ترمان بینیوە بۆ نمونە ئەزمموی فیلمی ئێرانیمان بینیوە کە ڕەنگە با بڵێن بودجەیەکی زۆریان نەبێت بەڵام توانای نواندنیان یەکجار زۆرە هەندێک بابەتی تر لە ڕووی نواندنەوە ئەگەر باسی بکەی شتێکی ترە بەڵام لە ڕووی بودجەوە ئەگەر باسی بکەی نەخێر کاری داهێنرانە بە بودجەی کەم ناکرێت لەبەر چی لەبەرەوەی تۆ بتەوێت کۆمەڵێک تەکنیک بەکاربێنی کۆمەڵێک مەسەلەن حەمەوتی کە تۆ ئەتەوێت کامێرەیەکی باش بێنی وێنەیەکی جوان پیشانی بینەربەی ئەی ئەمانە هەمووی بودجێ هەمووی بودجێ ئەوێ تۆ نابێت لە حەقی خۆت خۆشبی مەسەلەن پێویستێ بە کامێرێکی باشە کامێرێکی خراپتر بێنی بڵێ قەیناکە لەبەرەوەی بودجەکەم کەمە نابێت لە حەقی خۆت خۆشبی لەبەرەوەی بودجەکەت کەمە ئیشەکەت مەکە باشترە لەوەی کە بە پێی پێویست نەبێ زۆر باشە هەستەکەم ئەتەوێت لەسەر بڵێم کە ئێمە دایم کە باسی بودجەی کەمەکەین ئێمە ئەگەڕێنەوە بۆ ئێران ئەڵین ئەمان بودجیان کەمە بەس باوەڕ بە کوردە خانوانە یعنی ئەو ئیشانی ئەوانەی کەن بودجەیەکی زۆر 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 زەبەلاحی بۆ سەرفەکرێ بە پێی ئەوەی کە ئەوان هەیەە و پارەی ئەوان سەرفیەکەن بۆ فیلم یا بۆ دراما یعنی ڕاستەکەی ئێمە وەکوتم ئێمە کللتورمان نییە ئێمە کللتوری سیرکردنی سینەمامان ئێمە کللتوری دروستکردنی فیلممانە یعنی حکوومەتەکەت بیر لەوە ناکاتەوە کە چۆن کللتورێک دروستکە چۆن وا بکە خەڵک بێ بۆ سێری فیلم ئەمە شتێکی خراپە
بەڵێ ئێمە بودجە لە وەکووت لە ئێرانە بودجەی زۆر زەبەلە سەرفەکرێت بۆ دراما و بۆ فیلمەکانیان لە بەروی پەیامی هەیە پلانی هەیە ئێوێ ئیشی بۆ بکات ئەمە شتێکینە ئەو فیلمانە بودجەی کەم تێچێت کە شخصێک یان پرۆدیوسەرێکی کا بەڵام ئەوەی کە حکوومەت پاڵپشتیەکە بودجەی زۆر زەبەلەحی بۆ زۆر باشە کارۆ لەو کاتەوە ڕووبار باسی ئەوە کات کە ئەم وەکو ئەکتەر با بڵێن ئەو کاراکتەرانە هەڵەبژێرێت کە قووەتی ژن با بڵێن بەرجەستە ئەکات و هەم خۆشی بە ئەکتەرێکی کەم نابینێت توانا و لێهاتووی و تاقەی خۆی بەراورد ئەکات بەوەی کە ئەتوانێ ڕۆڵی خانمێکی سەرکەوتوو یاخود ڕۆڵێکی گران بگێڕێت تۆ بە شوێن کام کارەکتەرانە ئەگەڕێ یاخود چ کارەکتەرێک زۆر سەرنجی تۆ ڕاکێشێت وەکو ئاکتەر کە پێت خۆشە بەرجەستەی بکەی وڵاهی من دایمە حەزم لەو کارەکتەرانەیە کە زۆر دوور بێ لە کارەکتەری خۆمەوە ینی لە تەسەڕوفاتی خۆمەوە لە بیئەی خۆمەوانێ یعنی دایمە حەز دەکەم ئەو کارەکتەرانە هەڵبژێرم یا ئەو کارەکتەرانم بنێ کە لەسەر مەسەلەن فەیس و دەموچاو و تەسەڕوفاتی کارۆ نەبێ ئەبێ زۆر عکسی ئەو بێ زۆر پێچوانێ ئەو بێ ئەنجام من زیاتر بەڕاستی ئەمێ لەوانەیە ئیش بکەم و بۆی بتوانم لە کارۆکە بێمە دەرەوە کارەکتەریش کە پیشانی خەڵک بەم یعنی کە هاوسەیری فیلمەکەی کرد نەڵێەوە کارۆیە مەسەلەن بەنای کارەکتەرەکەەوە بانی کارەکتەرێکی جیاواز بڵێ کە هاتیشیتە دەرەوە مەسەلەن یا کەسێک بینیتی زۆر خۆشە بەنای کارەکتەرەکەوانە بانەکە لەبەری تۆ تقریبا لەوانە لە سایە هەشتا بۆ 90 توانی بێتێ و کاتە کارەکتەرەکە و بەرجەستە کردی بێت و چوبێتیتە ناوێت زۆر ڕاستە بێگومان مۆزیک بەشێکی دانەبراوی هەر فیلمێکە و حزۆرێکی تایبەتی هەیە ئاوازدانەری ئیشەکەی ئێوە یاخود فیلمەکەی ئێوە کێیە کێ مۆزیکی فیلمەکەی دانا فیلمەکەمان لەلایەن ئەفشین شکریەوە دانراوە و بەڕاستی هەوڵمان ناوە موزیکێکی زۆر جیاواز دروستکەین کاوا بکەین ئەو فرێمانەی ئەو ڕاستوێنانەی دروستمان کردووە بە بارتەقای وێنەکەمان کاریگەری هەبێت لەسەر خەڵک بۆ ئیتر نازام لە داهاتوە چۆن خەڵک بەریەکەوێ و بینەر بەریەکەوێ بەڵام زۆر بە وردی زۆر بە جوانی زۆر ئەو ئالەتانەشمان هەڵبژاردووە کە لەگەڵ ئیحساس و هەستی بینەرە یەکەگرێتەوە کاریگەری لەسەر زۆر باشە زۆر باسمان لە گرفتەکان کرد بەڵام جگە لە گرفتی بودجە چ گرفتێکی تر هاتە بەردەمی ئێوە لە بەرەمهێنانی ئەم فیلمە وەڵی ڕاستی پێ بڵێم بودجە ئەگینار ڕاستی پێ بڵێم کوردەخان من بە هاوکاری ئەکتەرەکان و ستافی کرو ئەوە بەڕاستی توانیمانم فیلمە دروستکەین ئەگینان فیلمە بەرهەم ناهاو دروست نەبوو هەر لە سەرەتاوە لە ناوەچوو بەڵام بەڕاستی هەم وەکو کرو یعنی ئەوانی کە لە پشتی کامێرەوەی شەکان هەم وەکو کاسیش ئەکتەرەکان و ئەو کەسانی تر زۆر هاوکاری یەکین یعنی هەستەکەی خێزانێکی کاتشتە ناو ئیشەکە و هەوڵی بۆ ئەیت و پلانی بۆ داهێنیت و ئیشی بۆ ئەەکەیت هەموو شتێک لە ناو دروستکردنی فیلمەکەیە باشە تەنها ینی هەتا ئێمە لە ڕووی مەسلەی کامێرە و لایت و ئەو شتانە شۆشتی زۆر باشمانەیە هەموو ئەو شتانەمانەیە کە لە دنیا فیلمی پێ دروستەکرێ بەڕاستی زۆر باشە لە کۆتاییە پێم خۆشە هەر یەکەتان بە دێڕێک داوا لە بینەرەکانی خۆتان بکەن کە بفەرمونون فیلمیشین ببینن من ڕاستی ئەڵێم ئێمە ڕۆژانە لێرە ئامادە بین و هیوادارم ئێوەش بێن و بە خێراتنتان بکەین هەموو ڕۆژە دەستخۆش ئێمە لە سبەینەوە 21 مانگ هەموو ڕۆژێک لە سیتی سینەما ئامادەین داوا لە بینەرەکانمانەکەین بێن سێری فیلمەکەمان بکەن و دوای ڕێی خۆیانمان پێ بڵێن و بەخێر بێن سەرچاو وەڵام منی شەر هەوتانوت بینەران ئەگەر بێن ساعتێک ساعت و نیوەک بیانە چێژێکی تایبەت وەرگرن ڕۆژەکەیان جیاواز بێ پێنسی فیلمیشین بکەن بە تایبەتی لە ڕۆژانی 21کەوانێ و بۆ ڕۆژانی دوایش بەردەوامن سپاس دەستان خۆش بێ بە هیوای کاری زیاتر هیوادارم جارێکی تر یەکتری ببینینەوە لە پرۆژەیەکی نوێی ئێوەیە زۆر سپاسدانەکەم سپاس بۆ ئێوە بەڵێ خۆشەویستان لە سبەینەوە لە سیتی سینەما لە شاری سلێمانی فیلمی شین
نمایشەکرێت ئەتوانن بینەری ئەم فیلمە بن. سپاس پرۆگرامیم ئێوارەی کورسات مەگەزین کۆتایی هات تا کاتێکی تر هەر شاد بن خاتان لەگەڵ بێ.